چەند زانیاریەکی نوێ لەبارەی پەیوەندی ڕاستەوخۆیی ئۆجەلان و قەندیل بۆ یەکەم جار ئاشکرا دەبێت. ڕێککەوتنی قامیشلۆ و دیمەشق چووە قۆناغێکی نوێ و لیژنەیەکی باڵای هاوبەش بۆ جێبەجێکردنی پێکێنرا. وادەی ناردنی لیستی موچەی مانگی سێ بۆ بەغدا ئاشکرا دەکرێت. ئەندامێکی کۆمیتەی ناوەندی پەکەکە ئاشکرای دەکات پێشڕاگەیاندنی بانگەوازەکە بۆ ماوەیەک بە شێوەیەکی زۆر سنووردار پەیوەندیان لەگەڵ ئۆجەلان هەبووە. هێلین ئومێد ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی کرێکارانی کوردستان لە چاوپێکەوتنێکدا ڕایگەیاندووە بۆ ماوەیەکی زۆر سنووردار توانیمان لەگەڵ ئۆجەلا پەیوەندی ببەستین. ئەم پەیوەندیەش ڕاستەوخۆ نەبوو. جارجار دیدار لەگەڵ هەندێکشان ئەنجام دەدرا، سەرەتا لەگەڵ پارێزەران. ڕۆسەیەک هەبوو کە لەگەڵیدا پێش دەکەوت و ڕێگەی بۆ شتێکی لەم شێوەیە خۆش کرد. پێویستە هەموو کەسێک لەم ڕاستیە تێبکات. ئەندامەکەی کۆمیتەی ناوەند داوا دەکات دەرفەتی ئازادکردن بۆ ئۆجەلان بڕەخسێت. ئێمە ناتوانین سیستەمی ئیمراڵی قبوڵ بکەین. دوای وەڵامەکەی پەکەکە دەبوو هەلومەرجی ئیمراڵی یەکسەر بگۆڕدرایە، بەڵام هێشتا هاتون و چوون بەستراوەتەوە بۆ ڕێگەپێدانی وەزارەتی دادەوە. بۆیە دەمانەوێت سیستەمی ئیمراڵی هەڵبوەشێتەوە و دەمانەوێت ئیمراڵی بڕوخێندرێت و ئۆجەلان لە ئیمراڵی دەربچێت. تەلەڤیزیۆنی سووریا ئەمڕۆ ڕایگەیاند بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنامەی حکوومەتی سووریا و هەسەدا لیژنەیەکی باڵا پێکێنرا. لیژنەکە لە 8 ئەندام پێکهاتوون. 4 ئەندامی وەک نوێنەری حکوومەتی سووریا لەگەڵ 4 ئەندام لە نوێنەرانی هەسەدا. دەژڵێت لیژنەکە بەسەر لیژنە تایبەتمەندەکانی بواری سەربازی و ئەمنی و مەدەنی دابەش دەکرێت و لە چەند ڕۆژی داهاتوو بە فەرمی ڕادەگەێنرێت. ڕۆژی 10 ئازار ڕێکەوتنێکی هەشخاڵی لە نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع واژوو کرا بۆ تێکەڵکردنی دامەزراوەکانی ئیدارەی خۆسەر لەگەڵ حکوومەتی نوێی سووریا. وادەی ناردنی لیستی موچەی مانگی سەی فەرمانبەرانی هەرێم بۆ بەغدا ئاشکرا دەکرێت. هەفتەی داهاتوو لیستەکە ڕەوانەی بەغدا دەکرێت. بە گوێرەی هەواڵێکی میدیای نزیک لە پارتی کە لە زاری سەرچاوەیەکی وەزارەتی داراییەوە بڵاوی کردوتەوە لە ڕۆژی یەکشەمە و دووشەمەی هەفتەی داهاتوو وەزارەتەکان لیستی موچە بۆ وەزارەتی دارایی دەنێرن. هەوڵ دەدرێت ڕۆژی چوارشەمەی هەفتەی داهاتوو لیستی موچەی مانگی سێ ڕادەستی بەغدا بکرێت. باوتەی ئەو سەرچاوەیە تا ئێستا هیچ وەزارەتێک لیستی موچەی بۆ وەزارەتی دارایی هەرێم نەناردن.